لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 1078 لواني كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان ومن بس رزامندي رب العالمين وهي وادان ايوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. لقد تاب الله على النبي والمهاجرين والأنصار الذين اتبعوه في ساعة العسرة من بعد ما كاد يزيغ قلوب فريق منهم ثم تاب عليهم إنه بهم رؤوف رحيم. بەڵێ خۆشەویستان ئەو ئاتەی کەوالەوانەی ڕابردوو لە خزمەتی دابووین رب العالمین دەفەرمی الله تعالى توبەی قبول کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆچبەر و هەروەها لە ئەنساریەکان ئەوانەی کەوا ئەو مهاجر و ئەنساریانەی شوێنکەوتەی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لە هەموو کاتێکدا و بەتایبەتیش لە کاتی تنگانە و ناخۆشیدا لە دوای ئەوەی کەوا خەریک بوو دڵی کەسانێک زەیغ و مەیلی لێ پەیدابی پاشان الله تعالى موفقی کردن لۆ تەوبە و تەوبەی لێ قبول کردن. ئیتر الله تعالى بێگومان بەرامبەر بە ئەوان ڕەئوف و ڕەحیمە ئەو پەڕی ڕەئفەت و ڕەحمەت و ئەو پەڕی بەزەیی هەیە. لە زاد المەعاد ابن القیم ڕەحمەتی خوای لێبی دەڵێ ئەو ئاتە یەکێکە لە گەورەترین بەڵگەکان لەسەر ئەوەی کەوا قەدر و قیمەتی تەوبەمان لە بۆ بەیان دەکا و کەوا چەندە گەورەیە لای الله تعالى و هەروەها لەومان بەیان دەکا کەوا تەوبە ئەو پەڕی کەمالی بەندە لەوەیدایە کەوا بەندەیەکی تۆبەکارە. لەبەرەوەی کاتێک کەوا خوای گەورە باز لەو مەقامە دەکا لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ مهاجرین و ئەنسار دەفەرمی ئەو کەمالەیانی پێبەخشی ئەو مەرتەبەی تەوبەیانی پێبەخشی لە چ کاتێکدایە؟ لە ئاخیری غەزەواتەکاندا لە غەزەوەی تەبووکە لە دوای ئەوەی کەوا لە دەستیان هات لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئیمانداران لە مهاجرین و ئەنسار ئەوەی لە توانایاندا هەیە لە نەفسیان لە ماڵیان لە پێناوی الله تعالى بەخشی بیان. ئیتر لە دوای ئەو هەموو تەزحیە و کۆش و هەوڵدانە ئینجا خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی غایەتی ئەو کەمالەی ئەوان گەیشتێنەوە کەوا خوای گەورە تەوبەی پێبەخشینە تەوبەی لێ قبول کردینە. لێ دەفەرمی مەقامی تەوبە مەقامێکی زۆر گەورەیە. تەماشا دەکەی هەتا پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو ڕۆژێکەوە الله تعالى توبەی لە کەعبی کوڕی مالک وەکو دەین ئینشاڵڵا باسی دەکەین لە ئەتکەی دواترێ کە تەوبەی لێ قبول دەکا پێغەمبەر صلی الله علیه وسلم چی پێ دەفەرمی مژدەد لێبی بە خێرترین و چاکترین ڕۆژ لەو ڕۆژەی لەدایک بووی ئەو ڕۆژەیەکەوە خوای گەورە تەوبەی لێ قبول کردی. لێ دەڵێ هیچ کەسێک حەقی ئەو مەقامەی نازانێ ئیلا مەگەر کەسێک بی زۆر خوانازبی زۆر چاک الله تعالى بناسی ئەو کەسێکەوە بزانی الله تعالى چه حەقێکی لەسەر بەندەکانی هەیە ئەو کەسێک کە بزانی پێویستە چه بەندایەتێک لە بۆ ئەو زاتە ئەنجام بدرێ ئینجا لە مقابلدا خۆی بناسی و صفاتی خۆی و ئەفعال و کردەوەکانی خۆی بێتە پێشچاوی ئەو زات زانین چ مقەسیرێکە و لە نەتیجەدا باشترین مەقام ئەوەیەکەوە حەز بە تەقسیری بکە و تەوبە بکە و خوای گەورەش تەوبەی لێ قبول بکە. لێ ئەو کەسەی کەوە
ئەو کەسێک کە خوا دەناسی و خۆی دەناسی هەرچەندی بکا لە پێناوی ئەڵڵا تەعالە تەماشا دەکەی بەو حەقەی کە ئەڵڵا تەعالە لەسەرە توی هەیە لە مقابل ئەو عیبادەی تو وەکو کە قەترەتن فی بەحر وەکو دڵۆپە ئاوێک مقابل بە بەحرێک چ قیمەتێکی هەیە. ئەوە لە کاتێکدا ئەو عیباداتانەی ئەگەر هەمووی سەلامەت بی لە ئافاتەکان و مەقبول بی لای ئەڵڵا تەعالە ئەوجا هەموو عیباداتەکانی ناکات دڵۆپە ئاوێک بەرامبەر بە بەحر بەرامبەر بە بەحرێک لە ڕەحمەتی ئەڵڵا تەعالە لە بەرامبەر حەقی ئەڵڵا تەعالە لەسەر ئەو بەندەی. لێ دەڵێ فسبحان من لا يسع عباده غير عفوه ومغفرته وتغمده لهم بمغفرته ورحمته. پاک منەزەهی لە بۆ ئەو زاتەی کەوە بە هیچ شێوەیەک بەندەکان هیچ شتێک نییە لە خۆیان بگری بەرامبەر بە ئەڵڵا تەعالە مەگەر عەفو و مەغفیرەت و لێخۆشبوون و ڕەحمەتی ئەو نەبی. ئەگەر وانەبی وەلەیسە ذلكە إلا ذلك أو الهلاك هیچ شتێک غەیری ئەوە نییە کەوە یانەوەتە ئەڵڵا تەعالە کە مقابل بە حەقی ئەڵڵا تەعالە لەسەر بەندەکان مقابل بە عیبادەتەکانیان هیچ شتێک نییە بەندەکان لە خۆ بگری إلا عەفو و مەغفیرەت و لێخۆشبوون و ڕەحمەتی خوای گەورە نەبی. ئەگەر وانەبی هیچ احتیمالێک کە نامێنێت إلا الهلاك لە ناو چوونی ئەو بەندەیە. لێ دەڵێ کاتێکەوە ئەڵڵا تەعالە ئەگەر بەندەکانی لە ئەهلی ئاسمان و لە ئەهلی زەوی هەر هەموویان سزا بدە عەذەبەهم وهو غەیڕ ظالم لەهم. چاک بزانە ئەڵڵا تەعالە ئەگەر سزای ئەهلی ئاسمان و ئەهلی زەوی بدە سزایان دەدا لە کاتێکدا زوڵمی لێ نەکردینە، بەڵام کە ڕەحمیشیان پێ بکە ئەوە بە تەئکید ڕەحمەتی ئەڵڵا تەعالە بەرامبەر بە بەندەکانی زۆر چاکترە لەو کردەوانی کە ئەوان ئەنجامی دەن. ئیتر هیچ کەسێکیش نییە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی بەکار و کردەوەی خۆی نەجاتی بی. قورطوبی دەڵێ سنەتی ئەڵڵا تەعالە لەگەڵ ئەولیاءەکانی ئەوەیە کە کاتێکەوە ئەشرەف عەلە العەطب کاتێکەوە خەریکە پێیان هەڵدەخلیت چێ و بەرەو هیلاکەت دەچن کاتێکەوە ئەو بەندێ لە لای خۆی تەواو بەرەو بە هیلاک چوون دەچی لەو لەحزەیە لەو کاتانە ئەوە ئەڵڵا تەعالە سەحائب الجود واتە پەڵە هەوری جود و کەڕەم و ڕەحمەتی خۆیدا بەسەریان دەبارێنی و لە نەتیجەدا فەئەحیا قولوبەهم دڵەکانیان پێزەندی دەکاتەوە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لە مەجموعی فەتاوا دەڵێ پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەربی مەعسووبن پارێزراون خوای گەورە عیسمەتیانی پێبەخشیە لەوەی کەوا ئەگەر گوناهێک گەورەیان کچکە ئەنجامیش بدرێ خوای گەورە ئیقراریان بکا لەسەر ئەو گوناه و تاوانە و لێیان بگەڕێنەوە. خوای گەورە سوبحانەهو تەعالە عیسمەتی پێیان بەخشێ لە ئەنجامدانی تاوان. ئەوجا لەگەڵ ئەوەش کاتێکەوە ڕەب العالەمین لە چەندین جێگا لە ضمنی ئەوەدا لێرەدا خوای گەورە باس لە پێغەمبەری خۆی دەکات لە خەیر الخەلق عەلەیهی سەڵات وەسەلام بۆی کەوا من الله تعالى عليه بالتوبة الله تعالى وەکو منەتێک لەسەری دەکا کەوە تەوبەی لێ قبول کردیە لە کاتێکدا وهم بما أخبر الله به عنه من التوبة يرفع درجاتهم. کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو تەعالە باز لە تەوبە دەکات لە بۆ پێغەمبەرانی عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لەو مەقامەی باسییان دەکا بۆی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەرەجاتیان پێبەرز دەکاتەوە حەسەناتیان پێ زیاد دەکا لەبەر ئەوەی فإن الله يحب التوابين ويحب المتطهرين. الله تعالى ئەو بەندە تەوابانەی کەوا زۆر تەوبە دەکەن دەگەڕێن لای الله تعالى خۆشیانی دەوێ و ئەو کەسانی خۆش دەوێت کەوا خۆیان خاوێن دەکەن و لە هەموو گوناه و تەوبەکان یان لە هەموو گوناه و تاوانەکان. ئیتر لێ دەڵێت تەوبەکردن نوقسانیەک نییە لە حەقی هیچ بەندەیەک بەڵکو هي أفضل الكمالات چاکترین کەمالێکەوە بەندە بیگاتێ و هەروەها تەوبەش مەقامێکە واجبە لەسەر هەموو مەخلووقەکان. تەوبە مەقامێکە واجبە لەسەر هەموو بەندەکان وەکو خوای گەورە لە ئاخیری سوورەتی الأحزاب دەفەرمی وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا ليعذب الله المنافقين والمنافقات والمشركين والمشركات ويتوب الله على المؤمنين والمؤمنات.
ويتوب الله على المؤمنين والمؤمنات كوات الله تعالى تاوكو توبة لإيمان داراني بيا وآفرت قبول بكالوية فغاية كل مؤمن هي التوبة غايو فلو باي همو إيمان داري كوا بيقاتي لكمال أو كوا التوبة بكاو ببردوامي لتوبة دابي إتر ثم التوبة تتنوع بلام توباش لكسيك لبو كسيك راستي جيازيايا بالنسبة بيغمبران عليهم الصلاة والسلام طبعا جيايا توبيك لو يدلي وكو حسنات الأبرار سيئات المقربين ما أبرار من هي مقرب من هي كفلو بيان زور نزيك الله تعالى كاتا أجر شتيك أواني أبرار وتاكار بيان وابي تاكي كذي كان لا مقربين وكأنما جناه تاوانا ذكري أوان فلو بيان برسترا والله تعالى قد أخبر عن عامة الأنبياء بالتوبة والاستغفار يتر الله تعالى درباري زور بي بيغمبران باسي لو كردك واخواي جور سبحانه وتعالى منتي لسر كرد بتوبة كردن وليش يعني قبول كرديا وكو درباري آدم نوح إبراهيم موسى وغير أوانيش عليهم الصلاة والسلام أو زال دوايوي خواي جور سبحانه وتعالى دواي وآتا لآتي السطو هجداد هذا فرمي وعلى الثلاثة الذين خلفوا أو سيكوا خلفوا واتا فرماني الله تعالى درباري قبول كردني أوا درباري قبول كردني توبي أوان أوا بباش خسترا فتريك دوا كوت الله تعالى دمو دست توباني قبول نكري أو سيكسي كدين باسي عندك إن شاء الله أو سيكسي كوا فرماني الله تعالى برياري الله تعالى درباري قبول كردني توبي أوان تأخير كرا حتى جيش نرادي حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت سبحان الله جيشنا حالتش نفسي أو زاوية بفراواني خوي لسريان تنقبو وضاقت عليهم أنفسهم نفسيان لسريان تندبو وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه يتراهن يقينيان لبيدابو هیچ پناهگەیەک نییە لە الله تعالى بتپارێزی مەگەر بە گەڕانەوە نەبی لۆ لای الله تعالى ثم تاب عليهم ليتوبوا جاء الله تعالى موفقیانی کرد لە بۆ تەوبە تاوەکو تەوبە بکەن و الله تعالىش لێیان قبول بکە إن الله هو التواب الرحيم بيقمان الله تعالى هل أوزاتك توابة والرحيمش توبق بندكين موفق لك التوبة ليه قبول لك والرحيمش أو فريب زي رحمته لا درر بقاعدة لمناسبة وآت لقال أوي بيشتر أوي كاتك لا آت بيشتر خيجورا صرح بالتوبة على من قارب الزيغ خيجورا دفرمي لآت بيشتر بس لو كر كوات توبي لكسانك قبول كر ياخذ موفق يعني كله توبة وليان قبول كر لو كسانك كوا قارب الزيغ خريق بون ميل بيدا بكاتنو دلكي بابن بلاي خرافة دابروا بلام وخلط معهم أهل الثبات لقال أوانيش أهل الثبات باسكر لبرو لسرتاتك باس بيغمبري كر عليه الصلاة والسلام باس مهاجرين أنصاري كر إنزا خواهي سبحانه وتعالى باس لكسان كركوا خريق بو دليان ميلان لبيدابي زا خواهي توبة له ما قبول كواتا أواني دا بابني لسرتا دا مقامي توبة دا بال بيغمبر عليه الصلاة والسلام مهاجرين وأنصار أو زاتاوك وأن كهزب نقصانين كان أو مقامش برزة نايدا تام كسيك يتلر دا لات بيشو ترخواي جورا باسي لكسانه كر كخريق بدلكان ميلي لي بيداي بلام خواي جورا توباني لي قبول كردو لقل بيغمبرو صلى الله عليه وسلم لقل مهاجرين أنصار باسياني كر لو توبة دا إشارة إلى أن كل أحد فقير إلى الغني الكبير كواتل وين إشارتك همو كسيك ببيغمبرو صلى الله عليه وسلم بمهاجرين وأنصار كخيرة خلق إخوان لدوا بيغمبران عليهم الصلاة والسلام هر همو يعني محتاجا برحمتي أو ذاتك أو بري دولة من دو أو بري جورو عظيمة ليكون اقترانهم بأهل المعاني وجعلهم في حيزهم تشريفا لهم وتأنيسا كواتا لبو أويكوا أو كسانا كخريق بو ميلك بيدا بكنو بلام خواهي قول تويلي قبول كن لقل بيغمبر صلى الله عليه وسلم لقل مهاجرين أنصار باسيان دكا تا وكو كلقل أوان باسيان دكا وكو رزلينانيك بيلا بوان وكو دل نوايك بيلا بو أوان
تاوكو لئلا يشتد إنكارهم تاوكو للاي خوان يعني هەندە خۆیان بەکەم نێت پێشتا خۆی گەور لەگەڵ ئەو پێغەمبەر عەلەیهی سڵاو وەسەلام بەگەڵ مهاجرین و ئەنسار باسییانی کردی و هەر هەمووشیان خۆی گەور سوبحانەهو وتەعالا لە مەقامی تەوبە باسییان کرد لە دوای ئەوە أتبعه التوبة على من وقع منه الزيغ کاتە لە ئاەتی پێشووتر خەریک بوو کەسانێک مەیل پەیدا بکەن خۆی گەورە بەو شێوەی بەهانەیان هەر بەڵام لێرەدا باز لە کەسانی دەکەوە فعلا مەیلانیان کرد و کەوتنە ناو گوناه و تاوانیش اینجا لەگەڵ ئەوەش کە پەشیمانیان دەربڕێ خی گەورە تەوبەیان قبول دەکا فقال غير مصرح بالزيغ تعليما للأدب بەڵام لەگەڵ ئەوەش خی گەورە تەسریحی پێ ناکە کە ئەوانە فعلا کەوتنە ناو گوناه و تاوان و مەیلیان پەیدا کرد باسی ناکاتن لەبەرچی فێرمان دەکا بەو شێوەی پێویستە فێر ئەدەبی تەعاملمان لەگەڵ دەکات لە بۆ کەسان لەگەڵ کەسانێک کە ئەگەر بێت و پێشی هەڵخلیسکایە بادام پەشیمانە با بە چاویدا نەدرێتە تو فلانش تو فلان کردیە وجبرا للخواطر المنكسرة لەبەر ئەو کەسە کە پەشیمانە دڵشکاوە تاوەکە لە مقابلدا قسەیەکی زیاتر پێ نەگۆترێ کەوا زیاتر بریندار بەڵکو لە بۆ دڵنەوایی بەو شێوەی خی گەورە باز لە زەیغ و باز لە با بڵێن گوناه و تاوانەکەیان ناکە و بەڵکو زیاتر باز لە تەوبەکەیان دەکا ئیتر لە سەبەبی نزولی ئەو ئاتەش باس لە ئەو على الثلاثة ئەو سێ کەسە چێبوون دیار ئەو سێ کەسە بوون کەعبی کوڕی مالیک وەکو هەندێک لە زانان دەفەرمون ناوی ئەو سێ کەسەی تاوەکو لە بیرت نەچی لە کەلیمەی مەککەدا کورد بوویتەوە مەککە کە سێ پیتە میمەکە مەرارەیە کافەکە کەعبە و هەروە هاءەکەش هیلالە ئەو سێ سەحابەی و على الثلاثة الذين خلفوا کە بە پشتوانی خی گەورە لەوانەی داهات و دەین سبب نزولی ئەو ئاتە و قسەی بە تایبەتی کەعبی کوڕی مالیک باز دەکەن کەوا لە صحیحین داهاتیە کە بەڕاستی بە مانای کەلیمە قسەی کەسێکی تائیبە و و هەروها نەتیجەکەی کەوا زۆر بەخۆشی کۆتایی پێدێ وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون